مەڵبەندی پێنجی کۆمەڵ ئیسلامی و ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەمبەستی وەفاداری بۆ پێشمەرگە دێرینەکان و ئاشناکردنی نەوەی داهاتوو بە مێژوو شەهیدانی ڕابوونی ئیسلامی پێشانگایەکی وێنەیان کردەوە و کۆڕێکیشان بۆ وتەبێژی کۆمەڵ ئیسلامی سازدا. ئێمە وەکو شێڕاکە دوو ڕۆژ بیری مەڵبەندی پێنجڕانی کۆمەڵ ئیسلامی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ ناوەندیڕانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاسای بەسازکردنی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا بەرحەمەت ئەمەز بە لەو کۆڕە نیشاندانی مێژووڕۆتی ڕابوونی ئیسلامی کوردستان و بە گەنجولاوانی تازەی کە لە دوای ڕاپەڕینەوە ڕێگە ئاشناکی ئەوتوان بە مێژووی ڕابوونی ئیسلامی دەبێت بۆیە ئێمە ویسمان لە ڕێگەی ئەم کۆڕەوە هەم پێشمەرگە قارەمانەکان و پێشمەرگە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان و هەم ئەو گەنجولاوانێک کە لە دوای ڕاپەڕینەوە و مێژووی شاخیان نەبینیەوە بە سای خۆیان لە ڕێگەی کۆڕێکەوە ئاشنا بکەین بەو مێژووە. ئاشناکردنی نەوەی تازە بوو بە خەبات و تێکۆشانی ئەو ماندوانەی کە لە پێش خۆیاندا ئەمڕۆیان دروست کردووە ئەو شەهیدانە بوو بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بەوە لە ڕابردووی لە پێشینەی خۆیان کە چۆن ئەم کاروان و ئەم ڕابوونەی و ئەم ئازادی و ئەمەی کە ئێستا هەیە چۆن بەرهەم هاتووە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵ ئیسلامی لە میانەی وتەیەکیدا ئاماژەی بەوە کرد ڕابوونی ئیسلامی پڕەتی لا قوربانیدان لە پێناو خەڵک و نیشتیمان ئەو هۆشیارە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئیسلامیەکان بەگشتی و کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی پشکی شێری تایدا هەبووە بە جۆرێک هیچ کەس ناتوانێت باسی خەباتی پرشکداری ئۆپۆزیسیۆن بکات و ڕۆڵی کۆمەڵ نادیدە بگرێت تایدا. ئەو وشیاریە گەورەی کە تەوژمی ئیسلامی لە هەرێمی کوردستان بڵاوی کردەوە چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی کۆمەڵگە وشیاریەکە چووەک وشیاریەکی سیاسی چووەک وشیاریەکی ئیسلامی تەماشاکن یەکەم ئەو وشیاریە بێنەوە بۆ هەر ئەو شۆڕشە چەکداری کە دەستمان پێکرد وشیاریەکی گەورە بوو کە خەڵک قەناعەت پێ بکەیت تێکۆشان و هەڵگرتنی چەک و قوربانیدان ئەرچی ئیسلامیەکانە ئەرچی خەڵکی دیندار و مسلمانە باش پاشان ئێمە لە قۆناغەکانی کەش دوانەکەوتوین لە قۆناغەکانی کەش هیچ کەسێک ناتوانێت باس لە پرشنگداری خەباتی ئۆپۆزیسیۆن بکات لە هەرێمی کوردستان پشکی ئیسلامیەکانی لێ دەرکە چێ دەتوانێت باسی قۆناغەکانی ئۆپۆزیسیۆن بکات بەس ڕۆڵی کۆمەڵی تێدا نادیدە بگرێت کۆمەڵ خاوەنی پشکی شێرە لە دروستکردنی خەبات و تێکۆشانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان وەک بەشێکی گرنگی وشیاری سیاسی. گەنجان و لاوان و ئامادەبوانی چالاکیەکە ڕۆڵی مەڵبەندی کۆمەڵ ئیسلامی و ناوەندی ڕێکخراوی قوتابیان لە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بەرز دەنرخێن و دەڵێن ئێستا ئاشناترن بە مێژووی پڕسەروەری کار و کاروانی ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان. بێگومان ئەو کۆڕۆسیمینارانە سوودێکی زۆر باشیان هەیە بۆ گەنجان ئەو چینانی ئێستا پێدەگەن بۆ ئاشنابوون بە مێژووی پرشنگداری ڕابوونی ئیسلامی. دیارە ئەو کۆڕ و سیمینارانە هەمویان سوودێکی گرنگیان هەیە بۆ ئەو گەنجولانەی کە ئێستا پێدەگەن بۆ ئەو واقعیانەی کە پێی ئەشنا نەبوونەوە. ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان ڕۆڵی دیار و بەرچاوی لا بەدیهێنانی ئازادی و ڕوبەڕوونەوەی ستەم و ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق بینیوە چەندین شەهیدی لە پێناودا بەخشیوە لە ئێستاشدا کۆمەڵی ئیسلامی وەک یەکێک لە میرەتگرانی خەباتی چەکداری ڕابوونی ئیسلامی بە شێوازی مەدەنی و سەردەمیانە هەوڵ و تێکۆشانی خۆی بۆ بەدیهێنانی ژانێکی شایستە و بنبەرکردنی گەندەڵی تەرخان کردووە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.